دەچینە لای ڕاستی حەمە ئەمین پەیامنێرمان لە شاری سلێمانیەوە زانیاری زیاترمان پێدەدات. ڕاستی سەلامی خوارد لێبێ، زانیاری نوێ دەربارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی یەکێتی چییە؟ ئەو کاندیدانەی کە لە گەشتی هەواڵەکاندا باسمان کرد لە ئەرزی واقع بوونی هەیە یان نا؟ وەڵێ سڵاو لێیە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە پاش ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەسەر دەرەکردنی کاندیدێک لە پشتی یەکێتی بۆ پارێزگاری کەرکووک پاش کۆبوونەوەی مەکتەبی سیاسی دوێنێکە مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوویەوە پاشەوەی کە لیژنەی دەرەکردنی سیڤەکان وەسەکانی سیڤەکان کارەکانی خۆی تەواو کرد. ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە کاتژمێر 4 ئێوارەوە کۆبوویەوە بۆ دیاریکردن و یەکلاکردنەوەی کاندیدەکانی بۆ پۆستە وەزارەکان ئەوانی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم و لە سەرۆکاتی هەرێم بەریەکەوێت. ئەمڕۆ بەپێ تا ئێستاگەش کۆبوونەوەکە بەردەوامە و کۆمەڵی کاری ماوە هەرچەندە زۆرێک لە بەرپرسانی باڵا چەند بەرپرسێکی باڵا بڵێن لێرە تێپەڕین و لە کۆبوونەکان جێژ بەڵام لەسەر بەشێکی وردەکاریەکان تاسا کۆبوونەوەکە بەردەوامە پێ ئەو زانیاریان کە دەستی ئەمە کەوتووە و بەشێکیشی کە فەرمیە خۆبا تاڵەبانی بۆ جێگری سەرۆکی حکوومەت یەکلا بۆتەوە و ئەو کەسە و کاندیدە بۆ جێگری سەرۆکی حکوومەت هەروەها شێخ جەعفەر شێخ مستەفا بە پرسی گشتی هێزەکانی هەفتە یەکێتی نیشتیمانی هەروەهاندای مەکتەبی سیاسی و حیزبە بۆ جێگری سەرۆکی هەرێم یەکلا بۆتەوە. هەروەها دکتۆر ڕێواز فایق بووە بە کاندیدی سەرۆکی بۆ بە کاندید بۆ سەرۆکی پەرلەمان و بڕێر وایە لە چەند ڕۆژی ئایندەدا و پێش ئەوەی کە کابینەکەی مەسوول بارزانی بچێتە پەرلەمان و سوێن دیاسایی بخۆن ڕێواز فایق ببێت بە سەرۆکی پەرلەمان و ئەو پۆستە وەربگرێت. هەرچی وەزارەتی پێشمەرگەیە دکتۆر شۆڕش ئیسماعیل لەندای مەکتەبی سیاسی یەکێتی بۆ ئەو پۆستە کاندید کراوە. وەزیری ڕۆشنبیری حەمەی حەمەساعید کاندیدی ئەو پۆستەیە. خوێندنی باڵا دکتۆر دارا کاندیدە بۆ ئەو پۆستە. وەزیری پلاندانان لەتیف شێخ مەحموودە. هەروەها کشت و کاڵ سعدی ئەحمەد پیرەیە و وەزیری هەرێم بۆ کاروباری ناوچەنداڵ ڕەوەندی مەلا مەحموودە کە جێگری بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانیە. ئامادەکاریەکان کراوە بۆ ئەوەی لە دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کۆنگرەیەکی ڕۆژنامانەی ببەستن و کۆی وردەکاریەکان بخەنە ڕوو و ئەوەی کە هەیە ئێستا هیچ پۆستێک نەماوە کە بۆی کە کێبڕکەی لەسەر بکرێت و پۆستەکان تاو یەکلا کراونەتەوە و تەنها وردەکارێکی کەم ماوە کە لە چەند خولێکی دیکە چاوەڕێک یەکلا بکرێت و کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ببەسترێت. بەڵێ ڕاستی ئەو ناوانەی باست کرد لە ئێستادا ئەوان لەسەر چ بنەمایەک کاندید کراون یاخود هەڵبژێراون ئەوەندەی کە زانیاریت هەبێ لەسەر چ بنەمایەک ئەم بەڕێزانە دیاری کراون بۆ پۆستانە ئیتیفاقی پێشوەختەیە یاخود لەسەر بنەمای ئەکادیمی بوونی ئەم بەڕێزانە دیاری کراون بۆ ئەو پۆستە حەساس و گرنگانە؟ دیارە پێشەوەی کە گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت بە جۆر جۆرەکان بەڕسمی دەست پێ بکات باڵ و تۆژمە جیاوازەکانی نەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنێکی پێشوەختەیان هەبوو لەسەر دیاریکردنی پۆستەکان. ئەوەشی کە ئێستاکە هەیە بە شێوەی سێ پۆست بە سێ پۆست دابەشکراوە بەسەر باڵە جیاوازەکانی نێوەی یەکێتی نیشتیمانیە هەر جۆریان ڕێکەوتن باڵی بنەماڵی تاڵەبانی کە باڵێکی گەورە لە یەکێتیە سێ پۆستیان بەرکەوتووە باڵی کۆسە ڕەسوڵ بە هەمان شێوە سێ پۆستی بەرکەوتووە زۆرینەی پۆستەکان بۆ ڕێکەوتنە پێشوەختەیەک لاکراوەتەوە کە هەبووە. زۆر باشە، سپاس بۆ زانیاریەکانت.